کێشانی کە جوتیاران باسییان کرد دوێنێ لە پارێزگار هەورێ کێشەکە ڕاستەوخۆ چارەسەر کرا و ئەمڕۆژ جەنابی وەزیر هەروەکوون و ئاشکرا لەگەر معمەل کارگەی ئاوی تەماتە کۆبنەوەیش ئەنجامدا لەگەر نوێنەری وان کە بەڕێزیان ئامادە بوون کە ئیسیعدادێکی زۆر تەواویان وەرگرت بۆ هەموو ڕێو شوێنێک کە بتوانن خزمەتی جوتیار بکەن و ئەو بەربوومەی کە ئێستا لە پێگەیاندندایە بۆیان ساغ بکرێتەوە. جگە لەمەش کە ئەمە لێژنێک پێکهێنرا بۆ ئەم بەبەستی دیڕاستکردنی ئەم بابەتە و چۆنیەتی گێبەستکردن لەگە جوتیاران و چۆنیەتی هەوڵدان بۆ ئەم بەربوومە ساڵبێتەوە. طبعا نزیکەی ڕۆژانە 3000 سندوق لە جوتیاران وەرەگیرێتەوە بۆ پلانی ئێستا لیژنەیەک پێک هاتووە هەر لە بەیانی و دەست بەکار دەبێ و لیژنەیە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو بەربوومێکی ئێستا هەیە لە بازار بتوانین لەگەڵ بە هاوکاری بەڕێبەراتی کشتتوکاڵی هەولێر و کردە کشتتوکاڵەکان بتوانین بە بازاری بکەین ئەو بەربوومان لێ بکرینەوە بە شێوەی گونجاو هەم بۆ ئێمەش گونجاو بێ و کارگەی هەریر و هەمیش بۆ جوتیارەکانمان گونجاو بێت و زەرمەند نەبن و پلانی درێژخانیشمان هەیە کە بۆ ساڵی داهاتوو لیژنەیەک پێک هاتووە تیمێک پێک هاتووە لە ئێستاوە دەست بە ئیشەکانی خۆی دەکات بتوانین بۆ ئەو کێشەیەکی ئەم ساڵ دروست بووە بۆ ساڵی داهاتوو دروست نەبێ هەروەها ئێمە بڕیاری ئەومانداوە کە کارگەکەمان کارگەی قوتوبەندی هەری تەنها دۆشاوی تەماتە نییە خەتی شربەتی ترێ و شربەتی میوەجات بە هەموو زۆرەکانی لەخۆ دەگرێت لە ئێستاڕ پلاندا دەنێن بۆی بتوانین ئامادەسازی خۆمان بکەین بەروبوومی جوتیاران لە هەم لە جگە لە تەماتە لە میوەجات و ترێژ لە جوتیارانی خۆمان وەربگرینەوە وەکو چارەسەرێکی سەرەتایی چونکە کارگەکەی ئێمە ئەمڕۆ ناتوانین بێشکەین لەوانەیە پێویستمان بە 15 ڕۆژ دەبێت تا کارەکە بەگەڕدەخینەوە بەڵام ئێمە سەرڕای ئەوەش وەکو ئامادەسازیەک وەکو هاوکاری بۆ جوتیارەکان وەزارەتی کشتتوکاڵ تەماتەکان لێ وەردەگرین بە سەری ڕۆژ هەتا ئەو کاتێکەوە لە سعی دەرەچێت کە توانێمە دامێنێت.